لە هەرێمی کوردستان سەرچاوەکانی ئاوی سەرزەوی و ژێرزەوی لەلایەن بە چەندین هۆکار و شێوە تووشی پیسبوون دەبن و هەروەها بەردەوام لە دابەزین و کەمبوونەوەدایە. هەر سێ شێوەی پیسبوونی ئاو لە ڕووی فیزیایی، لە ڕووی تێکەڵکردنی زبل و پاژماوەکانی کیمیایی لە ماوەی 100 ساڵی ڕابردوو بە شێوەیەکی خێرا ئاستی ئاوی ژێرزەوی سەرچاوەکانی ئاوی سەرزەوی لە هەرێمی کوردستان بەرەو دابەزین ڕۆیشتووە. دابەزینی ئاوی ژێرزەوی هاوکاتە لەگەڵ هەڵکشانی بەردەوامی بیری قوڵ لە سەرتاسەری هەرێمی کوردستان. ژمارەی بیری یاسایی لە هەرێمی کوردستان 24,000 بیری یاسایی هەیە، بەڵام 30,000 بیری نایاسایی لە هەرێمی کوردستانە لە دەرەوەی یاسا بۆ بەرژەوەندی تایبەتی لێدراوە.